برادرەکە و مامۆستا بەڕێزەکانە کە خۆری هیوا و ئازادی و زانست جارێکی کرد بۆ ساڵی 2025-26 لە کوردستانی ئازیز، لە کوردستانی بریندار، لە کوردستانی سەربەرز و سەربەڵند لێدەدرێت. ئەمڕۆ ساڵی خوێندن، ساڵی هیوا و بەدیهێنانی ئامانجەکانە. ئەو ساڵەیە کە ئێمە لەگەڵ دایکان و خوشکان و مامۆستایان بەڕێزەکان هەموو پێکەوە کۆمەڵێ جگەرگۆشەی نوێ لە کوردستانی ئازیزە ئەگرینە باوەش بۆ ئەوەی ڕێگەی ناری و قازی و سالم بەردەوام بێ و فێری زانست بن و کوردستان ئاوەدان و گەش و ڕازاوە بکەنەوە. ئەمڕۆ زۆر جێگەی خۆیەتی ئێمە ئەوانە بەبیر بێنینەوە کە بۆ ئەم خاک و نیشتیمانە سەروەریان تۆمار کرد، خۆیان بەخش کرد، خوێنی گەش و ئاڵیان لەسەر ئەم خاکە پیرۆزە ڕژان. جێگەی خۆیەتی ئێمە پێشمەرگە قارەمان و سەربەرزەکان قەت لە یاد نەکەین کە ڕەمزێکی جوانی مێژووی چەرخی بیستەمی گەلی کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو دنیادا. ئەمڕۆ ڕۆژی خۆیەتی کە شەهیدە سەربەرزەکانمان هەمیشە سەربڵند ڕابگرین، هەمیشە بە ڕێز و خۆشەویستەوە باسییان کەین و ناوی مناڵەکانمان لەو شەهیدانە بدەین. ئەمڕۆ ڕۆژی خۆیەتی کە دایکانی ئەنفال کە کوردستانی بریندار کە 4500 گوند کە 32 دانە ناحەیە و قەزا هەمووی بوون بە سوتماک و تەختی زەوی کرا. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بە یارمەتی ئەم جگەرگۆشانە کە ئەم مامۆستا بەڕێزانە پەروەردەیانەکرد کوردستانێکی ئاوەدان و سەربەرز بۆ ئەم خەڵکە فەراهەم بکەین. هیوادارم دایکان و باوکان هەمیشە لە یادتان بێ کە مارگرێت پێشێکە لەو شەهیدانەی کە لە پێناو ئەم نیشتیمانە خۆی سەربەرز کرد، نیشتیمانمان ئاوەدان کە مناڵەکانیشان ئاوا گۆشکەن و ئاوا سەربەرزیکەن بۆ ئەوەی نمونەیەکی جوان و ڕاستەقینەی کورد و کوردایەتی و ئینسانی پێشکەش بە کورد و کوردستان و مرۆڤ و مرۆڤایەتی کەین. چەپکێ بوو و چەپکێ نێرگەز مەرجی مناڵەکانتان نەبینی هەرگیز ئاوەگیر جۆ پیرۆزە پیرۆزە پیرۆزە